ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ ئاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە لە شاری سلێمانی بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ جێبەجێکردنی بڕیاری هەڵگرتنەوەی زبڵ و خاشاک و وەرگرتنی بڕێک پارە لە دوکاندار و ماڵەکانی ئەو شارەدا. هەرچەندە ماوەی 2 ساڵە ئەو بڕیارە لە هەولێر و دهۆک جێبەجێ دەکرێت، بەڵام تا ڕادەیەک خەڵکی سلێمانی وەک پێمان دەڵێن ئەو بڕیارە بۆ ئەم شارە تازەیە. بەشێک لەو کاسبکارانە پێیان ڕاگەیاندووین کە ئەو بڕەپارەی دیاریکراوە بڕێکی زۆرە، بەقەت ئەو بڕەپارە نییە کە ئەوان ڕۆژانە لە ڕێی کاسبی خۆیانەوە بەدەستی دەهێنین. بابزانین کاسبکاران چی دەڵێن، بابزانین سەرۆکاتی شارەوانی سلێمانی چ چارەسەر و چ ڕێگا چارەیەکی هەیە بۆ ئەم کێشەیە. ئەو بڕەپارەی کە بۆ زمن و خاشاک دانراوە تەسیر لە ینی خەرجی ئێوە دەکات. ئەو بڕەپارەیە چونکە ماڵانەیە بۆ نمونە دوکانێ مانگێ 15,000 بە ساڵی 180,000 ئێمە هەر بۆ نەجاتمان نابێ ئەلواشتی ترمانەیە سەمانمانەیە زەریبەمانەیە ئینجازەمانەیە ئارگرانترە داین شتەکان فەرقی زۆر زۆرە لەگەڵ ینی ساڵانە پارەیەکی زۆر دەدەیتەوە. ئەوگە ساڵانە کۆیکی تۆ زۆرەکات. باشە بەڵام حکوومەت دەڵێ کاکە زبڵتان زۆرە ئێوە دەبێ هەماهەنگ بن لە پاک و خاوێن ڕاگررتنی شارەکە. منیش لەگەڵ ئەم ڕازەگا زبڵمان زۆرە، بەڵام تۆرە هاتووی قانونەکەی ئەولوپا دێناوە بۆ من پارەی زبڵ پارەی کارەبا دووخات هەموو شتێ دووخات ئێدە تۆ ژیانی خەڵکەکەش تەمینکە. تۆ بۆ نمونە من فڕنمێ وەرە شتەکانم بۆ تەمینکە، کیسم بۆ تەمینکە، زەرفم بۆ تەمینکە، گازم بۆ تەمینکە، ئال بە ساری کەمتر ئەو زەریبم بۆ کەم کەرەوە ئەو کاتە هەرچی ئیجراعاتێکم لەگەڵاکێکی خۆتە. تۆ وەکو کاسبکارێک تێبینیت چییە؟ وڵای ماڵی زۆرە. بۆ زۆرە؟ دوکانێکی وەکو ئێمە وشکەیە شتێکی وای نییە فەڕەیە کابرا مەتعەمی هەیە خاشاکی زۆری هەیە حەقە زیاتر با لە ئێمە دادەکەمان ڕۆژی 30,000 دینار ئەگە بکەی ئەویژە بێ 20,000 بێ بە شاگرت ئەبێ 10,000 بێ بەکرێ دوکان ئەبێ کرێمۆلی دەبێ ئەبێ کرێکارەبا بێ کارەباما هینی نازەم 130 دینارە تێگەی ئەمانە هەمی پارەنەوە بێت تۆ بی. کۆمەڵێک زبڵ لێرە دەبینم ئەو زبڵانە چی؟ ئەوە هەمووی گوزارەکەیان کۆ بێتەوە بەڵێ ڕۆژانەیەم فڕێدرێت بەڵام خۆ ناشکرێتە لە بەشی ناوە گەر با بڵێن تەنەکەی خۆڵدانرێ شتێکدانرێ لەوانێ نەگاتەوە سوچە باشە بەڵام سعات دێ ئێستامە دیار لە گرمەی هاتنە دەرەوەی ئێستا لا ئەبرێت لا ئەبرێ بۆ نمونە بەیانیان یەن جەولەیەک لابن لە پاشەوە یەتەوە عینەن حسابە عینەن حسابەکە. باشە پاک و خاوینەکانی شار وەکو پێویست دەبینی بەڕاست سلێمانی شارێکی پاک و تەمیزە وەکو باسی لێوە دەکرێت. بەڵێ بەعام خاوێنە بەڵام لە دوایەوە کە ئەو بڕیارە دەرچووە کەوا هەر دوکاندارێکە بێ بڕی ماگانە 15,000 دینار بدا یعنی ئەبینی هەر کەسە لە جێگای خۆیان ئێستا قەیرانەکەش ینی قەیرانە بە جدی ئێستاش بە تەواتی کۆتایی پێ نهاتووە دەبینیت ئێستا کار دووبارە خەڵک پێویست ناکە ینی ئەو پارەیە بدات بۆچی لەبەرەوەی دێت دووبارە زبڵەکە فڕێدە دەڵم چ مەجبورم کەوا ئەو پارەیە بدەم و بەردەم خۆم خەیانکەمەوە. باشە بەڵام زۆر زار دەگوترێت لە وڵاتانی دەرەوە خەڵک هەتا سزان نەدرێ یعنی تر التزام بە پاک و خاوێنی ناکە. ئێستا حکوومەت ئیدارەی پارێزگای سلێمانی شارەوانی دەڵێ کاکە بۆ هەر ماڵێک 5,000 بۆ دوکانێک 10 یان 15 یان 20 پرسیارە لە هەموو وڵاتەوە زبڵە پارە باش لە وڵاتی مەفڕێدرەوە سووتێنرێ لە پاشانێتەوە بۆ ناو وڵاتەکە ینی ڕیسایکلینمان نیە مەگەر بە هیچ شوێنیمان باشە ئەی باشە ئەم کۆمپانیانەی کە بینێ ئەمانە چیان لە بەسەریە ئەمانیش پارەمان لێ وەرەگرن ئەمانە خۆی هەمی پرسیارن کاکە. باشە تۆ لەگەڵ ئەوەی 5,000 لە ماڵێک وەربگیرێ و دە دوکاندارانیش زیاتر چارەسەر ناکات چارەسەر نییە نەخێر چکامە کۆمپانیاکانمان هەیە ئەو کۆمپانیانە تر ئەمە لە ڕێگەی تەندەروشیا بۆیان دەرەچێت ئیتر بچی پێش دەکات ئەمە بارقورسی دەخاتە سەر خێزانەکان و کاسبکارە سەدان ماڵیش هەیە 5,000 پێ نادرێت هەیە زۆر زۆریشە عەزەکەی وەرە من چەندین گەڕەکەیە ئەو بەم زانە 5,000 تێ زۆرە هەر نەک زۆرە زۆریشە تۆ پێم بڵێ هەموو ڕۆژێ و زبرە لێرەیە هەموو ڕۆژێرە وەڵاو زبڵەدانێن باشە بۆ لای نابن چیە کێشی ئەمە شەقامە ناوی چییە؟ ئەمە بەریدەکەی ئەو بەیانیان دایانێن بە سعات و فڕەیە بەسیتی چاری نیە هەم وتێلی تێ هەم دوکانانەی تەیە
باش ئەی بۆ زبڵدان نییە هەبوو وڵادانەیەکە بوو بە شکا بوو لایەن بر لێرە تەنەکەی خۆڵەکە هەیە نییە تەنەکەی خۆڵ هەبوو بەسەوە زوو لایەن بر بەڵام پێت وایە ئەمە سیمایەکی جوان بێ سیمایەکی جوان نیە نەوەڵە تۆ چی دەڵێت بۆ ئەمە وەکو دوکاندارێک کاسبکارێک لەم وڵای شتێکی جوان نیە سەدەردی تۆڵی تەنەکە خۆڵە شتێ بووە لەهاتیان کردێ هەم باشتر بوو بەڵام ئەمە دوکانی نیە و دوان نییە تەنەکە خۆڵ هین ناکەێت باشە نا، هەم باشترەکە. ئێوە سەبارەت بە ئادای شارەوانی ڕازین لە خزمەت گوزاریەکانیان کەم و کۆ؟ گوزاری شارەوانی خراپ نییە بەڵام خەتای دوکاندارەکان خۆیانە لێرە 400 دوکان وەرە حسابێکی ئەم گوزارە هەر هەمووی باوەڕکە بە عەرەبانە لێو خۆڵێنن تا لێرە فڕێن ئەلەم شوێنە ئالە شوێنە فڕێن ئەگەر حاوی هەبێت کاکشون ئەگەر حاوی هەبێت بۆ نمونە لە سوچە دانرێ لێرە حاویشی کردنارە هەملیا کۆ نابێت باشە ئێوە نەچوونەتە شارەوانی ناڵێن جەنابی سەرۆکی شارەوانی زەحمە نەبێ کوا تەنەکە خۆڵەکە جاچی خۆ جواب بدنێن وەڵێ بە سەد شاوتەوەی دەرهەرەوەیە خاشاکی چی بێ دوکانێکی پۆشاگە بە خاشاکی چی بێ ینی خۆڵ و خاشاکی بەگشتاندن بۆ وەرگرتنی پارە غەڵەیە ئەم دوکانە خۆڵ و خاشاکی چییە؟ ئەی ئەو دوکانە خۆڵ و خاشاکی و دوکانە چی؟ خۆی ئەمانەمی خود دیارن کار نانەوەیە خاشاکی چی؟ کەوایە ئەو پارەی ئەو بڕەپارەی کە دانراوە بێت تاقەتان دەکات تەقسیماتەکەی غەڵەتە غەڵەتە. خۆڵم نیە کابرا هەیە هەمووی ناگرێتەوە یان. هەیە 200 کارتۆلیا فڕێ باشە چیتان دەوێت ئێوە چیتان دەوێت بۆ ئەوەی حکوومەت ئیدارەی شارەوانی باشتر خزمەتیەوە وڵای چاودێری هەموو خەڵکەکە بە یەک چاونەکە ئەوە خۆڵ نایە باشەکە هەڵێ من نایە نایدا کاکی تەکسی دەڵێ نایدا تەواو بۆچی لێرە بەم شێوەیە بۆچی زانی چۆنە کاکە لێرە بەم شێوەیە لەبەرەوەی لێرە بەرنامە نییە بەرنامە نییە ینی دراستێکی باش نەکراوی دۆخەکە هیچ بەرنمەیەک نییە ئەزانین بۆچی ئێسا من لە گوندێکام لە ناوی خێوەتەیە هەسام چوون بۆ لای هەسام چوون بۆ لای کاگە تۆ پۆستەکان بڵێ سەرۆکی شارەوانی هەمیانە پێڵم ئێستا چوون بۆ لای کاگ چوون بۆ لای کاگە سەرۆکی شارەوانی لای پارێزگاری چوون بۆ لای پارێزگار سکاڵات هەبوو بەڵێ هاتم لێرەیە لەم چایخانەیە سکاڵاکەت چی بوو؟ سکاڵاکەمان ئەوە بوو لە گەڕەکی خێوەتە شیوێکی تیا داوای 6 بۆریم کرد وتم 6 بۆریم کولفە بۆ بکەن من خۆم شۆفڵ و حەفارە و هەڵکەندن و هەمووی خەڵکی دیەکە ئەیکەین ئەو 6 بۆریم بۆ تەرخان بکەن قوتی ئەومان نەما هەموو ساڵی ئێمە بۆری تێکەین و زێراب هەڵی درێتۆش ئاوڕۆی کەوایە ڕەوشتان خراپە هەر زۆر وەڵامەکەی ئەوە بوو ماڵی ئاوێ موافقەتی لێ کرد سەرۆکی پارێزگار ماڵی ئاوێ موافقەتی لێ کرد سەرۆکی شارەوانی ماڵی ئاوێ موافقەتی لێ کرد یەک مۆندیس بەنای ئاکا وتی وەڵام من پرۆژەیەک ناکەم ئیمڕۆ دروستی کەم و بانی تێکی بەمەوە داخیکا من لێرەوە لەم مینبەرەوە بە تۆڵێم ئەی تۆ زمانی ئەوە ئاڵەکەی کە ئیمساڵ ئاو لافا و بێتە ماڵەکەی منەوە مناڵێکم بخنکێنێ ئەی تۆ دوای چی جوابی پێ دوایە بڕیارەکان وردنین کەس نییە بڕیارەکان بە هیچ وردین کە زاگای لە کەس نییە ئەمەڵێ بەسەر چاوم بۆ جێبەجێەکەم بۆ ئەیکەیانەڵێ من نیکەم حەزەکەی بۆ ئەم قسانەی خۆشم بەرپرسیارم لە هەموو قسەیەکی کە کردومە هەموو شیانێنمە بەردەمی کتابەکانی شم ماڵ. چەند لەبێەوە پارەی زەبڵ دەدەن ئەمانگە پارەمانەوە یەکەم جارە باشە بێتاقەتی کردوون کێشەی بە قوربانە بم جانەکە ئەم دوکانە هیچی لە ملیۆن و نیو لە 2 میلیۆن کەمتر کرێ نادا کرێی ئەی کارەبا چندێکەدا ئەی ئاو چندێکەدا ئەی زبریشی بێتە سەرەی بە خەڵک ڕاکە ینی پارەی زەبڵ تەسیرتانێ دەکات وڵی وەکو تاسیر نییە بڵێ تاسیرەکە بەڵام زۆرە بۆ عامی خەڵک زۆرە هەنی بازێکە تۆ پێم بڵێ خەمی خەڵکتیان خەمی خۆتە وڵا لە پێشە خەمی خۆم ئەنجا خەمی خەڵکیش 15,000 زۆرە حازی زۆرە چەند مێ باشە بۆ نمونە 5,000 کافیە بۆ دوکاندار 5,000 کافیە 5,000 چونکە دوکاندار بەس پارەی خۆڵ نایە ئاوەدا کارەبادا کارەباکانی هەمووی تیجاریە کولی وحدەیەک 130 دینار ئەبا 135 دینارە اینجا شاگردی هەیە کرێ دوکان ملیۆن و نیوە 2 میلیۆن دینارەدا بازاریش نییە باشە تۆ شەربەت دەفرۆشی خواردنی فرێش خۆراکێکی فرێش بەڵام زبڵێکی زۆر لێرە دەن وڵی بڵم چی هەر 24 ساعت من جامانگانش 15,000 لێسن هەر ئێمە نین هەموو دوکانەکان ینی پارەشت داوە پارەشمان 15,000 ئەو ماسی فرۆشەکە 25 یار خۆلەکەش خوێنین باش ئەمە دیاردەیەکی جوانە لە کاژمێردا 11 زبڵ ئەوە دەست ئاسێژ لیوانە وەقی قسەوێ باشە سەبارەت بە پارەی زبڵ چەند پارەت داوە تۆ 15,000 مامانجی 15,000 باشە پارەکە وەڵ ناوەڵی باش ئاوەتانەوەی نەکەیت
علامەتە ئەوەیە تازە داناوە ئەویان تازە دانا هەر دوگانی 15,000 هەیە 15,000 باشیان زۆرە وڵای زۆرە زۆر زۆرە 15,000 بۆ ئێمە کەم نییە خۆمان 15,000 لەفرۆشین بەخۆ بێ 15,000 لە بەڵام دەڵێ حکوومەت دەڵێ 15,000ەکە لە خۆیان سرف دەکەینەوە بەردەمی دوکانی ئەوان خاوێن دەکەینەوە وڵی ئەوەدا خۆمان پاشەکەمانە ڕۆژانە خۆم پاشەکەمانە ینی کرێکارێکەش بە خۆت دەکەن نە بەخوا خۆشم بەی پاشەکەم ینی پاکردنەوە کار خۆتی و بەستە ئەو خۆمەی ڕۆژمەی خەمە ناو خۆڵە ئەمەلەکەوانە ئەوەش خۆمی بم یە کەس نایبوو تۆ بۆ خۆدا و دارانە هەڵدەگری هەدی شارەوانی نییە؟ ئەی شارەوانی پاگی ناکات شارەوانی پاگی ناکاتەوە شارەوانی پاک ناکاتەوە؟ وڵا بێ خۆمان لای بین تۆ دوکانداری؟ من بۆیان لابە تۆ ئەوەس ئۆتۆمبیلی خۆتە؟ بەڵێ ئێمە شتفرین مناڵە من دوکانم ناڵم شتفرێنایم ڕاستی 15,000 عربان چی نەکارەوایە نە زەریبایە نەبارە بە شارەوانیە ینی کێشەکەی ئێوە لەگەڵ عربانچیەکان ئەرە وەڵا. پێتان وایە ئەو زبڵ و خاشاکەی هەیە ئەوان بڵێ هەمووی ئێوانە باشە ئێستا تۆ گارەکەمان لێ کردوەوە ئۆتۆمبیلت گرتووە ئەرە وڵاتە بۆ بەکرێ. ئەی چی بەس حاڵەتێکی ئاساییە تۆ پارە بدەیت مەجبورین چکین مەزبورن ئەرە وڵا. هەر تۆ وایەن هەموو دوکان هەموو دوکانارەکانمان ئەنجانەکەم 15,000ەکە زۆرە زۆرە چەند بێ باشە چەند بێ باش تۆرە 5,000 بێ 2,000 بێ 2,000 بێ 3,000 بێ 3,000 بەڵام حکوومەت شارەوانی دەڵێ شارەوانی دەڵێ کاکە گیان یەک دنیا کرێکاری کۆمپانیاکانم لەسرە ئەگەر هاوڵاتی زبڵی خۆی فرێنەداتەوە من لە چێ بینمەوە ئەخداینی واژەیە ئەرپی نییە ناوەکو زۆری زۆر نییە 15,000 زۆر نییە زۆر نییە بەڵام لە کاتێکا 15,000 بێ لێمە وەرگیرێ کە سەرجادە نێڵم سەرجادەشت بڵاوکاتەوە خۆ ئێمە ئەتوانێت ئەلاگەیە دانێ شتەکە دەکەنە ئەلاگەیەکەوە ئەسڵەن ئێمە شۆتایوارە بڵێ مقەبای خۆڵمانەیە ئەیکردە ئەلاگەیەکەوە هەڵەیەگری تێگەی بەس سەرجادەکە دوو ئەو ئێمەشت بڵاوکاتەوە سەرزادە چێ لە خۆڵە بڵاو دەکاتەوە ئەو عەرەبان چیەکان عەرەبان چیەکانە کەوایە بڕیارەکە دادوەرە ئەبێ عەرەبان چیەکان پاڕیان لێ وەرگێ ینی دوکاندار پاشماوەیان لە نییە ئەو نەمان نییە نەخ دوکاندار ئەو بەڵی کاتۆن هەبێ ئێمەشەی خێنە ئەلاگەیەکەوە لە بەدەم دوکانە دانێن ئەرێک لەسەر بەلێدێکم تێ باشە بەڵام شارەوانی دەڵێ کاکە بڕێکی پارەی کەمم وەرگرتووە چی وەرگرتووە بەردەکەی دوکانەکەی خاوێن دەکەم ئەخە بۆچی دەڵێ نابێت باشە 15,000 چیمە 15,000 خۆچی لێمەکەمەکە بە 15,000 بەڵام سەرجادەکە ئەی پارەوەداگە دەبێت عەرەبانچەکان ئەبێ ئەوش پارەی چکاوان زیێدە یان ئەبێ نێڵێ ئەو شتدانێ وایە ئەبێ نێڵێ ئەو شتدانێ ئێمە ژینکە لە ئەدای شارەوانی ڕازی زبڵەکان بە باشی هەڵدەگرن باشی جا خۆدەشە پاکی نەکاتەوە نێم سلێمانی خوشت خۆڵی بە ئەی سەبارەت بە هاوڵاتی دەڵێ چی پاک و خاوێنی ڕادەگرێت نییە ئەی مەسلەی ئەو دارە چی ئێستا کەمە ئەوە ئەبێ ببڕێتەوە تا بۆ خۆشەوە پاکەکەینەوە خوشت خۆڵ لێ نایە ئێستامان بە شارەوانی پاکی ناکەن ئەمە بۆ خۆمان چاکێ ئەوە تا شارەوانی لەسەر بەڕوێتی حەو ڕۆژە لە یادادا ڕۆژە هەموو شەیەکێمەی بینم هاوڵاتی دارێکی ئەوە تا بۆ خۆمان سای بڕێنەوە پارەشتان داوە بەڵام بۆ شەیم بۆ خۆمان بە ئۆتۆمبیلی خۆشتان بە ئۆتۆمبیلی خۆمان بۆ خۆمان بە خصوصیە هی دەوڵەتی ئەوە تا هاتوای ڕقەمەکەی بگەین بەپێی ئامارێکە بەردەستی ئێمە کەوتووە لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا سەرۆکایەتی شارەوانی سلێمانی 123 ملیۆن دۆلاری لە کۆکردنەوەی زبڵ و خاشاک لە سنووری پارێزگای سلێمانی خەرج کردووە. بەشێکی زۆر لە کاسبکاران و هاوڵاتیان دەڵێن بەقەد ئەو بڕەپارەی کە لە ڕابردوودا شارەوانی سەرفی کردووە و بەقەت ئەو پارێکی ئێستا لە دوکاندار و ماڵەکان وەردەگیرێت پارەکە یەکجار زۆرە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئەو پارەیە وەربگرێت کە حەقی فرێدانی ئەو زبڵەیە کە ڕۆژانە لە ڕێگای 7 کۆمپانیای جۆر بە جۆرەوە لە نێو شاری سلێمانی کە 213 گەڕک لە خۆ دەگرێ زبڵ و خاشاک کۆ دەکەنەوە. دەڵێن باشترە پارەکە تەنیا بۆ فرێدانی زبڵ بێت نەوەک حکوومەت وەکو قازانج ئەم کارە بکات.
کاکی دوکاندار ئەو زبڵە چێ لە پێش توانی والله اینجا بڵمشەوە هەرچی هەیە لیا فڕێدا چێ فڕی دەدا هەر خەڵک فرێدا ینی هاوڵاتیە ئەی شەفریا ئەوەی هیچی هاوڵاتی نییە کە فرێدا بەس ئەمە سیمایەکی جوانە بەس ئەوە دارە بڕاوەتەوە شارانی یە پاچەکە تۆ تاویەکە بەشتەکە تەمان هی دەستگە ڕووی ئەم شتانێکە فرێدێ باش پێت باش هەر دوکاندارێک 15,000 و ماڵ 500,000 زۆرە برا بۆ دوکاندارێک زۆرە ئەی چی قەینا بە هەر حاڵ 5,000 بە هەر حاڵ هیچ کێشە نییە بەڵام 500,000 زۆر نییە ینی بۆ دوکاندارێک پێ زۆر ئەی قەیچەکە چیا با مشکلەمان نییە لە 5,000 بەڵام 500,000 زۆر نییە من بەش بە حاڵی خۆم کارتۆنمەیە کارتۆنەکەی من هەموو کەس مەمنونە بۆی دانێن بۆی بیبای بیفرۆشێت باشە بەڵام ئێستا سەرۆکی شارەوانی جێ لە تۆ بێ دەڵێ کاکی دوکاندار دەوەرە بزانێت چەند کرێ کار لای من کار دەکات ئەو پارە بە چی بدەن ئەی تۆ حکومەت نیت ئەی تۆ حکومەت نیت پێ دوایە پاک و خاوێنیت دەبێ ئەرکی حکومەت ئەو بینا پاکردنەوەی ئەرچیوە بەڵام هیچ ڕۆشنبیری و شاریش دەورە بینیە بۆ خەڵک خۆ منیش لەگەڵ تام پێشەمە ڕۆشنبیری و شاریەکە دەور بینی بۆ خەڵکە شت فڕەنەیە بەڵام هەندێشتیشێ لە حەدی خۆیان من دوکانان بۆ 15,000 بم 5,000 بە هەر حاڵ معقولە من بەش بە حاڵێکم کارتۆنمەیە کارتۆنەکەم هەموو ئێوارە خەڵکی کاکە ئەو کارتۆنان بۆ مندانی خۆزانیسە خەڵک لە ئەدای شارەوانی ڕازی بووی لە ڕابردوو پاکی خاوێن واقعیت تاسە کەم تەرخەم نەمون ئەمە چیە ئێستا وایە ئێستا مەسەن شەوەرە هەمووی پاک پاکراوەتەوە بەس خەڵکی کەم تەرخەمە خەڵک خۆمان کەم تەرخەمی لەوەیە گەرا ئەو پاچیە کاتەوە خواڵ ناگرێت هەڵگەوە تا ئاسە پاکردنەوە سەعات دەی شەوەرە بزانم هیچی تابینی زۆر پێم باشە بۆی ژگەکەمان پاک ئەبێ کۆڵ ئێستا دوو ڕۆژنیە هەر کۆمپانیانەیە هەر گەڕەکان هەمووی بۆ گەنەکە ئەگەر کۆمپانیاکان گەڕەکان بۆ گەنەکە هەر دوو ڕۆژ هەر سیرکە یانی تۆ لەگەڵ ئەوەی کە دەبێت دوکاندار و حەقی خۆیەتی 5,000 ماڵان حەقی خۆیەتی باشە ئارە وەڵاڕم باشە هەندێک جار خەڵکێکێ دەڵێ ینی دوکاندار دەڵێ کاسبکار دەڵێ کاکە خەڵک پاک و خاوێنی ڕناگرێت بە ئەنقەز بەرگی پاکەتەکە فڕێدەدا کارتۆنەکە فڕێدا خۆی ئینسان شعرێتی خۆی کەوتووەوە تە بووە پاک تەمیسی بۆ سەقاپات بۆی شتێک زۆر نییە لێ باشە ئێستا تۆ بەم شەقامە داهاتووی ئەم هەموو زبڵە دەبینێ ناوە باخچەیە ئازار دەدامە زۆر ناخۆشە ئەو ژنگەی پیسەوە بووە بە کەلاوە سەیریکە یعنی تۆ بڵێ محافظێکی وەکو سلێمانی ئاوا ڕۆشنبیر و ئەدەبیۆمانە ئاوا بێ ئەوە سری کۆڵانەکانکرد سری ناوازارەکە ینی تۆ لەگەڵ ئەوەی هەر کەسێک دەبێت بەشدار بێ لە پاک و خاوێنجنەوە لە ڕووی مادیەوە بۆەوەی قەدری پاک و خاوێنەکە بزانێت ینی 5 ساڵی جاریش نیە بۆ ماڵات دوو ڕۆژنەیە هەر سری کۆڵانەکان کات بۆ نەکە بڕیارەکەت پێ باشیان خراپە وڵی بڕیارەکە و برارەوە دەران کردو بەس لەم شارە ئایا بۆچی بۆ هەولێر و دۆک ناگرێتەوە بەڵام لە هەولێر و 2 ساڵە جێبەجێ کراوە یعنی ماقول نیە دوکانێکی بچوو گەڵێ بە 12,000 بی ئەخ بۆ دازەخم خۆ و خۆشاکەم نییە چەندە دوکانەکە چەند مەترە دوو بەسەیە بەڵێ چ کاسبێکی تێدا دەکەیت کاسی بوردەواڵەیە بەس بوردەواڵەیە کەوایە زمڵی شت نییە تۆ نیمە تۆ پێ دوایە و پارەیە زۆرە ئێستا کار و کاسپەکە کەمە لەبەرەوە 12,000 زۆرە دوکانی وایە 30 لێسن دوکانی وایە 35 لێسن کەوایە پارەکە زۆرە دوای ئەوە خانوویەکە کابرا خانووکەی دووقاتە چی بکە هەرێک ماڵە ئەڵێ بێ 10,000 بە ینی دوو قات ئێمە چۆن دەبێت ئەگەر بێ 15,000 بەڵێ بەم شێوەیە چاوی خۆت بینیوە لێ خانوو دوو جار پارەی ئەڵێ بێ 10,000 بی 10,000 لەبەرەوە دوو ماڵە یەک ماڵی تیا بەزەوەڵە نەکرد دوو ماڵە کەوایە دەڵێتە حکوومەت بە بڕیارەکە دابچەوە قەیرانەکان باشتر بووە پارەکە کەمکەوە وایە قەیران ئێستا کەم باشتر بووە لە جاران بچی پاشەکەوت نەماوە لەبەرەوە داواکارین پیاداچوونەوەی بۆ بکەن و تۆزێک کەمیکەنەوە خەڵکانێک پێی وایە پارێ زبڵ و خاشاک تەنها لە سلێمانی وەردەگیرێ بەڵام لە کاتێکدا وەزارەتی شارەوانی دەڵێ لە هەولێر لە دۆهۆک لە چەند شوێنێک جێبەجێ کراوە بۆچی زێدەتر ینی خەڵکێک ناڕازین لە پارێ زبڵ و خاشاک لەم شوێنەدا کاکامەران ڕاستە 2 ساڵە لە هەولێر و لە دوهۆگە و پارەیە کۆکرێتوانێ بەڵام لە سلێمانی بەلای ئەمە شتێکی تازە و نامۆ بوو پارەکەش ئێمە بە زۆری ئەزانین ئێستا وەکو من وەکو نوێنەری ئەم جادەیە کە تەبلیغیان کردین کۆبوونەوەکمان کردووە لە ژووری بازرگانی و لەگەڵ نوێنەری شارەوانی کاک زەردەشتووە برادرانە ئێمە کە دانیشتین وتیان سلێمانیمان کردو بە حەو زۆنەوە و دیارەیانە بە حەو کۆمپانیا ئەو پارەیە پارەیەکی زۆرە بە نیسبەتی ئێمە
ئەبواە بەڕای من ئەو پارەی کە دانوێت تەقسیم دوویکەن دابەشی دوویکەن ئەوە باشە تەقسیم دوو بکرێ باشە لەبەرەوەی ئەبێ هەر ماڵێک و 5,000 دیناری لێوەرگن ئەبێ ئێمە حسابی سەررجەمی سلێمانی بکەین کە زیاتر لە 155,000 بەشداربووی کارەبا هەیە توانین بۆ هەش بەشداربوویەک 5,000 دینار بە ئەمە پارەیەکی زۆرە بۆیە ئێمە وەکو دوکانارەکان داوامان کردوتمان بحسابی سلێمانی تایبەتمەندی خۆی هەیە جیاوازە لەگەڵ کەرکک لەگەڵ هەولێر لەگەڵ شارەکانی کە لەبەرەوەی شارێکی مەتروکەیە شوێنیکەی بەسەرەوە نیە کەسابەت لەم شاران مەحدودە. ئێمە ئەبێ کەمتر بێت یعنی ئەبێت لەبەر چاو بگیرێ کە ئەم شوێنە واریداتێکی ئەوتۆی نییە کە خەڵکی زۆر زەخت بێتە سەری بۆ نمونە تۆ گڵۆپی جادەکانت کەمە بەڵام دوکانار هاتووە دوکانەکەی زیێوینی زەوئی بۆ کردووە لە هەموو دنیا بگەڕێ زەوئی پارەی نییە لە بەرۆی پارەی کارەباکە ئەیە تابلۆکەت زەوئیە ئەبێت تۆ مەمنونی بیکەچی مەتری 125 دینارت خستۆتە سەری نەوعەنما هەنێکی کە هەیە تۆ پارەت لەسەردانە ناوە یعنی ئێماڵین بە تێگڕا وحدەی کارەبا ئێمە گلەیمان لەوە هەیە سامووی ڕۆحمان چۆ لە پارەی کارەبا کە بێتەوە لە 25 دینارەوە بۆ وحدەیەک بۆ بە 135 دینار لە بەرۆی تیجاریەک زۆر تیژارە و سوپاس باشە. پێ دوایە تێک نەگەیشتنێک هەبێت لە نێوان وەزارەتەکان کارەبا پارە زیاد دەکا ئەو پارەی زیاد دەکا قەتعا تابلۆ ئیتر ئێستاش پارەی زبڵ و خاشاک خۆی مەفروزە وەزارەتەکان و فەرمانگە حکوومەکان چاویان لە ناو بازارڕە بێەوە خەڵکیان هەبێت لە ناو بازار و نوێنەریان هەبێت کە بزان کێشە و واریدات و وەزعەتی بازار چۆنە و ژووری بازرگانیشمان هەیە توان ڕاپۆرت لە ژووری بازرگانی بەڵام ئەوان دەڵێن دیراسەمان کردووە دراسیان کردەوە بەس دراسەکەیان کەم و کوڕێکی زۆری تایە من پرسیارێکەکەم لە وەزارەت باشە پارەی باجی دەرامەدە چێتە چ خانەیەکەوانێ نابێ زمانی ئیجتیماعی یا زمانی سەحییان خزمەت گوزارێک پێشکەش بە هاوڵاتیەکی بازرگانیان تاجر بکە کە لەناو بازارە کار و کاسبیەکە و عەجەبەن هەموو کەسێکی لەناو بازارە کەسابەتەکات ئایا خازە بۆ باج نانی زێدەتر یاساکان وەرگرتنە لە هاوڵاتی داناوەتر وەرگرتنە و خزمەت گوزاری پێشکەش گەیشتۆتە هێڵی سۆر ینی گەیشتۆتە مەحەرێکتر لە هێڵی پرتەقاڵیە لە پرتەقاڵیدا باشە چی دەڵێیت تۆ بە حکوومەت چاو پێخشانەوە و دراسەتی زانستیانەی زیاتر بکەن بەم پرۆژە یاساکانیان کە دەرێکەن زیاتر دراسی بکەن و بێنە ناو خەڵکە پرس بکەن. ئێمە لەگەڵ کاسبکاران قسەمان کردووە هاوڵاتیان دەڵێن ئەم بڕیارەی بە وەرگرتنی بڕێکی پارە لە زبڵ و خاشاک پارەکە یەکجار زۆرە شاراوانی وەری دەگرێت ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بە ژمارە 75 لە ساڵی 2016 دواتر بە بڕیاری 5428 لە ساڵی 2007 ئاخر بڕیارکە بڕیاری 126 لە ساڵی 2010 بەپی ئەم بڕیارە پۆلین کراوە بۆ دوکانارێک چەندێک پارە ئەیە بۆ نەخۆشخانەیەکی هەلی چەند ئەیە بۆ فندقێک چەند ئەیە دیراسە کراوە هەمووی تەسنیف ئەمە وەکو بڕیار بۆمان هاتووە حتم بە دڵنیایی ئەبێ لیژنێک لە ئەم ژمارانەی دانابێ ژمارەکان لە سلێمانی بۆیان لە هەولێر بۆ لیژ نا لە هەولێرە ئەمە پەیوەندی بە سلێمانی بەڵام خەڵکێک دەڵێ کاکە ینی داهاتی تاک لە هەولێر لە دهۆک لەگەڵ سلێمانی جیاوازی هەیە بە دڵنیایی جیاوازیێتوانم بڵێم ئەمە ئەم بڕیارە لە شاری سلێمانی لە یەکی دەوە چوە بواری جێبەجێکردنەوە لە هەولێر و لە دهۆک لە پارەوە ئەو بڕیارە جێبەجێکراوەلی کۆکردنەوەی داهاتی خۆڵ و خاشاک لە سلێمانی لە مانگی دەوە دەی 2009ەوە باشە بەڵام کاک سەردەشت خەڵک دەڵێ کاکە حکوومەت ئاگای لە ئێمە نییە شارەوانی ئاگای لە داهاتی ئێمە نییە ئێمە کاری ینی کەسابەتیمان کەم بووە داهاتمان کەم بووە ئەم پارانە زۆرن هاواتی حەقی خۆیەتی مافی خۆیەتی کە دیفاع لە حەقی خۆی کە بە دڵنیا ئەوانی شەقی خۆیانە بەڵام بۆ نمونە ئێستا نەخۆشخانێکی ئەهلیەکە تۆ سیرکەی ڕۆژە نەهات چەنەها حاویە خۆڵ و خاشاشی هەیە ئەو کەسی کاچێتە خستەخانێکی ئەهلی بڕێک پارەی زۆری دێتەکاتە داهاتیان هەیە فندقێک یاخ و مەتامیک ئەمانە ڕۆژانە خۆڵ و خاشاشی زۆریان هەیە و داهاتیشان هەیە دوکانارەکانیش بەپێی حەجمانێ مەسە دوکان هەیە 10,000 دوکانەیە 15 ینی پارەکەتان پێ باشە
ئەمە من ئەمێ ئاماژە بەیەکشت بم ئێمە بڵێن وەکو ئاماژەم پێیان بڕیان ئەنجومەنی وەزیرانە کۆکردنەوەی داهاتی خۆ خاشک بۆ هەر سێ پارێزگاکەی هەولێر و دۆ سلێمانی ئێستا خۆشبەختانە پارێزگاری هەڵبجەش دروست بکاتە بڵێن هەر چوار پارێزگاکە ئەم بڕیارە ئەیگرێتەوە سەبارەت بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک کە لە ماڵان و لە شوێنەکان ڕۆژانە کۆکرێتەوە ئەم شارە بڵاوکو خانیە بینی ئەمانش بە خۆڕایەنێک بۆ نمونەکو من باسی شاری سلێمانی بکەم مانگانە تقریبا ملیارێک و 400 میلیۆن دینار ئەیرێ بە 4 کۆمپانیا لە پێناو پاکردنەوەی شاری سلێمانی باشە بەڵام خەڵک دەڵێ ئەو بڕەپارەی ئێستاوەری دەگرن زیاترە لەوەی کە شارەوانی ئەبێ ئەو لیژنەی کەەوە ئەو استێرانی داناوە ئەبێ ئایا و دراستەکەی چۆن کردو یاخود دراسە بکرێتەوە بۆ ئەو نرخی کە دایناوە ئەو نرخ پێویستی بە دراسی تازە هەیە ئەگەر ئەو ڕێی هاوڵاتیان بێ بۆ نمونە هاوڵاتیان ئەو پاریان پێزر بێت وکو ئاماژەم پێ بۆ هەندێک شوێن لەوانێ بڵێن پارەکەشکەم بێت باشە دوکانداڵێک دەڵێکا کە من لە یەک مانگدا کارتۆنێک زڵم نییە چێشخانەیەک دنیایەک زبری هەیە ینی بە بەراورد بە هاوڕام لەگەڵ دوکانارەکان بۆ دوکانارەکان هەندێکیان زۆرە بۆ نمونە هەندێک ئێستا زەهر و زەڕەنگەرێک پێکەن نیش بتوتمی ئەم خۆڵ خاشاکان خەڵک لێمانەکڕێ مەسەن کە دوکانەکەم گسکێ مەڵێ خەڵک لێ بکرێ ئەڵێ لەوانەیە وردە ئاڵتۆنی تیابێت ئێستا من پارەش بم زۆرینەی هاوڵاتی و کاسبکاران لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت لە نێو شاری سلێمانی پێیان وایە بڕیارەکانی ئەم دوایی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی شارەوانی سلێمانی بە شێوەیەک لە شێوەکان لە زیانی کاسبکار و هاوڵاتیانی ئەم شارە و هەرێمی کوردستانە دەڵێن ئێمە بێجگە لە پارەی زبڵ و خاشاک پارەی ناونیشانی دوکانەکان باجی دەرامەت کارەبا و ئاو و چەندین پارەی دیکە دەدەن بە حکوومەت پێیان وایە پێویستە حکوومەت پێداچوونەوەیەک بەو پرسە بکات سەرۆکاتی شارەوانی سلێمانیش دەڵێت بڕیارەکە ئەمڕۆ نییە دەرچووە ئەمە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە تاوەکوی ئێستا خەڵکی سلێمانی لە دانی پارەی زبڵ و خاشاک یعنی تاوەکو ئێستا پابەند نەبوون ئەوان دەڵێن دوای ساڵێک لە دوای خەڵکی هەولێر و دۆک بڕیارەکە جێبەجێ دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا پێیان وایە پێویستە حکوومەت بە جددی بە دوواداچوونێک و دیراسەیەکی باشی ئەو بڕیارە بکات کە نەشیش بسووتێ نەکەباب واتە هەم لە قازانجی هاوڵاتی و هەم لە قازانجی حکوومەتیشدا بێت بڕیارەکان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.